كاكتور عثمان كاك سۆران عومەر بەڕێزسەرۆکی پەرلەمان من پشتیوانی شیرین خانەکەم لە هەرێمی کوردستان خانەنشینان بە یاسایەک خانەنشینەکرێن کە ئینفاز نەکراوە لە عێراقیش هەڵوەشاوەتەوە. ئەمە ناوێکی چی بۆ بدۆزینەوە کە خەڵک لە هەرێمی کوردستان بە یاسای ژمارە 27 ساڵی 2006 هەڵوەشاوە لە عێراق و بەرکار نەکراو لە هەرێم خانەنشینەکرێ. بۆیە ئەمە کەم و کوڕیەکی زۆر گەورەی تەشریعیە و کاریشی پێ ئەکرێ و سندوقی خانەنشینیش کە تا ئێستا دروست نەکراوە جارێکی تر هەر بەو یاسایە دروستەکرێت دیسانەوە کەم و کوڕیە. بڕگەی چوارەم ڕێخستنەوەی خانەنشینی وەزیفە باڵاکان پێویستە وەکو ئەوەی پرۆژەکەی حکوومەتی لێ بکرێتەوە لەسەر بنەمای تەمەن و ساڵانی خزمەت و بڕوانامە هەژمار بکرێ. زۆر سپاس. کاک سۆران. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 2 بڕگەی 1 ئیمتیازاتی زیندانی سیاسی بە دووموچە وەکو هەژمارکرا و ئەژمارەکرێ و ڕایەگرێ ئەگەر هاتوو لەگەڵ ئیمتیازی شەهید و ئەنفالە کۆبووەوە لە کاتێکە 5175 زیندانی سیاسی لە 1/7 ئەم ساڵ کۆتایی بە منحەکەیان دێ. 1536 ڕاگیراوی سیاسی کە لە 6 مان کەمترن لە 4/11/2021 کۆتایی دێ و 18,000 زیندانی سیاسی تری 6 ساڵە دۆسیەکانیان تەواو بووە تا ئێستا هیچ منحە و ئیمتیازێکیان وەرنەگرتووە. تۆ کە لێرە ئەم کۆکردنەوە ڕائەگری داواکەم بە ڕێز وەزیری شەهیدان دڵنیاییمان باتێ کە ئەو 18,000 چارەنووسیان چی لێ دێ دێنە شوێنی ئەم 5,000 وەگەر ئەم 5,000 زیندانی سیاسی لە مانگی 11 ساڵی داهاتوو لە 1/7 ئەم ساڵ کۆتایی دێ بۆچی کۆکردنەوەکەی ڕائەگری. سەبارەت بە بڕگەی سێیەم لە کاتی مردن یا بڕینی مافی دارایی سەرجەم میراتگران دەچیتەوە سەر خانەنشینی بەرکار. داواکە من بڕگە لا ببرێ چونکە بەڕاستی خانەوادەی شەهیدان قەلەقیەکی زۆریان هەیە لە کاتی گواستنەوەی ئیمتیازەکە لە میراتگرێکەوە یا لە کاتی مردنی یاسای خانەنشینی بەرکار کۆتایی پێێنێ. ئەمە بۆ سڕینەوەی کۆتاییهێنان بە ناسنامەی شەهید کارێکی باش نییە. بۆیە بڕگەی چواریش کە میراتگیری زیندانی سیاسیە بە هەمان شێوە داواکەم لا ببرێ. بەڕێز وەزیری شەهیدان 8,000 کەسی تر هەیە وەک بەڕێستان باستان کرد داوای منحەی چارەسەرەکەن لە بەرکەوتوانی چەکی کاک سۆران کاتەکە تەواو بوو. سوپاس. کاک سۆران. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 3 بڕگەی یەکەم بەڕاستی ئەمە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانە ژمارە 1515 لە 5/4/2016 داوێتی کە لە ماوەی 60 ڕۆژی کارە پێداچوونەوە بکرێ بە لیستی تۆماری سوودمەندانی تۆڕی کۆمەڵایەتی و کەم ئەندامان و لە بڕگەی دووەما تۆماری نوێ و سوودمەندی نوێ داخڵ بکرێ وەزارەتی دارایی لە 15 ڕۆژ ڕێنماییەکان دەرکا. یەکەمیان کە پێداچوونەوەیە بە 3 ساڵ کرا کە ئەندامێک بەو دۆخەوە بیهێنە بۆ لیژنەی پزیشکی بیبەرەوە بەڕاستی معاناتێکی گەورەیان چەشتووە. ئەوەی دووەمیان کە تۆماری سوودمەندی نوێ 4 ساڵە نەکراوە بە 4 ساڵە نەکراوە بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران. بۆیە بەڕاستی جێبەجێکردنی ئەم یاسایە جارێ شتێکی زۆر قورسە ومێ دەکەم بکرێ. ئەمە یەک بڕگەیە لە مادەیەک 4 ساڵە ئەمە نەکراوە لە کاتێکە کەم ئەندام لە 2007 60,000 دراوە تێ مانگانە. لە ساڵی 2019 کە ئێستا موچەی مانگی چەند ئەدرێ ئەوان موچەی مانگی 2019 وەرگرتووە. موچە نییە هاوکاریە. پێشنیارەکەم هاوکاری چاودێری تۆڕی کۆمەڵایەتی کە 18,000 بێ باوک و بێ هاوسەر و ڕاگیرا و سزادرا و هەموو ئەوانن کە لە کۆمەڵگە تووشی دەرۆزە بوون 4 ساڵە پارەکەیان بڕاوە. تۆ ئێستا دێی ئیعادەیەکەیتەوە و پێداچوونەوەیەکەیت و ناسوودمەند دەرەکەی تۆ 80,000 4 ساڵە هەر پارە و دینار نەداونەتێ. بۆیە پێشنیارەکەم هاوکاریەکانی چاودێری کۆمەڵایەتی و تۆڕی خێزان دەست پێ بکاتەوە و
هاوکاریەکەشیان لە 150,000ەوە بکرێ بە 200,000 کە بۆ هەر هەمویان 200,000 ئینسانن 10 ملیارد دینار زیادە کاگەرێکی 50,000یان بۆ زیادکەی بەڵێ. و ناکرێ ئێمە هەر خەریکی ئەوە بین پاچی کەرەوە بیهێنەرەوە لیژنەی بەسەرا بکەرەوە بەڵام بەڵێ هاوکاریەکەیان بڕدراوە هەر بڕدراوە کە ئێستا تۆ دێی سودمەندی ڕاستەقینەی لێ دەستنیشانەکەی پشتیوانی کاک موسلیم کاک شوانزرار کاک پێشەوا هەورامی یەکەم و زۆر سوپاس.